بەپێی ئەوەی کە لە دەقەکانی یارەساندا هەیە ئەم دوو کەسە هاوسەردەمی یەکرد لەوێدا بوونی هەیە زارەکیانە شەمسەدینی شارەزوریش لە نێو دەقدا بوونی نییە بەڵام وەگوتم ئەو بەهزر و کردار ئیشراقیە یعنی چی یعنی تەرکە دنیایی خۆتەرخانکردن بۆ زانین و خوداناسین کۆڵەیە بنەڕەتەکانی ئیشراقن باشە لەبەرەوە ئەو کەسە ئاوا تەرکە دنیایانە خەریکی نووسینەکانی خۆی بووە هێنری کۆربان دکتۆر ئیسماعیل شەمسیش ئاماژەی بۆ کرد پێی وایە ئەمە پارادۆکسە لە ڕاستیدا نووسەری مێژووی فەلسەفە لە مێژووی ئیسلامدا لە دەرەوەی مێژووی فەلسەفەدایە پێی وایە شارەزووری جوان وەسفی کردووە دەڵێ کەسێکە ڕێک ئەو دەقانەیە کە بەرهەمی هێناوە واتە ئەگەر دەمانێت شارەزووری بناسی دەبێت دەقەکانی بخوێنینەوە لەوێدا دەتوانین شارەزووری بدۆزیەوە ئەوەی کە چۆن لەدایک بۆ لە کوێژیاوە بۆ کوێچوە ئەمانە بوونی نییە چونکە کەسە دوورە پەرێزەکان لە ڕاستیدا ئەمانە لەلاشیان زۆر گرنگ نییە خاڵێکی تر کە دەکرێت هاوکارمان بێ لە باشناسینی شارەزووری مەسەلە بەرهەمەکانیەتی لە ڕاستیدا ئەگەر چی لێرەشدا گرفتی تایپۆلۆژیای بەرهەمەکانیمان هەیە واتە کامیانی دەست پێ کردووە و لە کامیاندا سەرەتا کارەکانی خۆی کردووە ئەم با بڵێن هێنری کۆربان و چەند توێژەرێکی ئێرانیش لەوانە حسێن ڤیایی پێیان وایە تەسەلسولەکەی بەم جۆرەیە هێما لاهوتیەکانی یەکەم جار نووسیوە دوای ئەوە ڕاڤەکانی کردووە اینجا مێژووی فەلسەفەی نووسیوەتەوە دواتر کۆی ئەمانە لە ئەنسایکلۆپیدیا گەورەکەی کە رسائل الشجرة الإلهية في علوم الحقائق الربانية پێگەیشتنی حەکیمانەی ئەو لەم کتێبەدا بووە بەڵام هەندێک توێژەری ترمان هەر بەتایبەتی هەندێک توێژەری ئێستایی بەداخەوە بنتەنیا ئەوە دەڵێ من بەڕاستی هەر ئاگداری ئەم بابەتە نەبووم دکتۆر ئیسماعیل شەمس دیارە توێژنەوە ئەم توێژنەوەی لەم کتێبەدا بڵاو کراوەتەوە ئەوەی من بە عەرەبی نووسی بووم بەڵام ئەو ئاماژەی بەکرد کە شتێکی وامان هەیە بەڵام توێژنەوەشی تێدا بێتر بەپەلە بە هەفتەیەک تەرجەمەمان کرد و ئامادەمان کرد بۆ ئەم کتێبە ئەگەر نا بەڕاستی ئەم کوڕە زۆرش باڵێن دۆستێکی ئازیزە شارل پریڤێ یەکێکە لەو توێژەرانی کە زۆر ئیشی لەسەر شارەزووری کردووە کتێبەکەیشی باڵێن ڕموزەکەشی تەحقیق کردووە ئەو بەوە گەیشتووە کە کۆمەڵی توێژەری تری ڕۆژ ئاوایشمان هەیە وەکو شنیدتکە ئەوش زۆر ئیشی لەسەر کارەکانی کردووە ئەمانە پێیان وایە لە داڕشتە و مانای چەمک و دەستەواژەکانی کتێبەکەی ڕموز بەڕاستیدا پێمان دەڵێتن کە ئەو لە قۆناغی پێش ئیشراق نییە وەکو هێنری کۆربان و ئەمانە دەڵێ نا چەمکەکان و ئەو مانایانەی کە بە دەستەواژەکانی داوە شارەزووری پێمان دەڵێتن لەو قۆناغە سەرەتاییەی نووسینشیدا کەم کتێبێکم کتێبی بوێ ئەگەر وا زەن بکەین ئەوە هێشتا ئیشراقیانە بیری کردوتەوە بەڵام چەمکەکانی بە چەشتێک داڕشتووە کە گوزارە لە ئەزموونێکی کەسیانەی خۆی بکەن لەبەرەوە ئەم کتێبە گرنگە دکتۆری دیزدەکیش ڕاستیشی زۆر ێستا کردووە باش ئەوڕۆ کوتی کەماس چونکە ڕێی باسی دەروون دەکات لەم کتێبەدا باشە و زیاتریش هەست دەکەی کە ڕێی باسی دەرونی خۆی چۆنێتی پێگەشتنی دەرونی خۆی دەکات اینجا کتێبەکانی تریشی بەڕێزان ئێمە بزانین شارەزووری لە کتێبەکانی خۆیدا بە پێشەکی حکمەتی ئیشراق لە پێشەکی نەزەرەتی ئەڵقامیش تێدەگەین کە ئەو لە دەستەی پیشیانیدا پەیوەند فەلسەفەی مەشاهی کردووە فەلسەفەی ئەرسطۆ و سینا لە وەکو گەنجێک حماسەتی هەبوو بۆی کە گفتوگۆ و جەدەل و ئەمانە پێڕەو بکات بەڵام دواتر هەستی کردووە کە ئەم فەلسەفەیە وەڵامی پرسیارە وجودیەکانی ئەو نادەنەوە بەتایبەتی لە هەنی دەرونی باشە ڕەفتار ئەو هاتووە ئەگەر دێت باس لە ڕەفتار دەکەن ئەم فەیلسوفانە بە بەڵگەوە باسی ڕەفتاری باش و ئەمانە دەکات نمونە شت دێنێتەوە ئیبن سینا خۆی ڕەفتاری زۆر ناجۆریە فەخەردینی ڕازی کە زۆر لە پێش ئەو نەبووە لە پێش شارەزووری نەبووە ڕەفتاری زۆر ناجۆری هەبووە کەواتە من چۆن باوەڕ بە فەلسەفەکانیان بکەم کەواتە فەلسەفەکانیان تەنیا گواستنەوەی قەولی ئەرسطۆ ئەمانەیە هیچ کەسێتی خۆیانی تێدا وجودی نییە بۆیە من بەدوای فەلسەفەیەک دام کە بوونی خۆمی تێدا دۆزمەوە بۆیە ئەویش دەچێتە لای سوورەوەردی یا باڵێن کولتوری سوورەوەردی و ئەو دەبێت یەکەمەی کەسێک کە باڵێن شەرحی دەکات بۆ تێگەیشتنی باشتر لە خودی خۆی لە دەستپێکیش داوا دەڵێت ئەو شەرحی سوورەوەردی بۆ ئەوە نەکردووە کە خەڵک باشتر تێبگەن ئەگەرچی خۆی دەڵێ تەڵەبەکانم داوان لێ دەکردم بەڵام ویستێتی زیاتر لە خودی خۆی تێبگات چونکە شەرحی حکمەتی ئیشراق وەک لە کۆتاییەکەی ئەگەر خوێندوتانەوە لە وەسیەتەکەیدا دەڵێ ئەو کەسێک کە دەیخوێنێتەوە دەبێت بەر لە هەموو شتێک خۆی بناسێ باشە شارەزووریش ئاوا لە لێو فەلسەفەی مەشاهی خۆی نەدۆزیوەتەوە
بەدوای ئەمەدا بووە کە لەم شوێنەدا خۆی بدۆزێتەوە بۆیە هاتووە کتێبەکەی شەرح کردو من کورتی دەکەمەوە بەڕێزان من تەنیا دەچمە سەر ئەوەی کە کاریگەریەکانی لە دوای خۆی ئەڵقەیەکی لە دەوروبەر هەبووە ناوی کەسیان نازانین ئێمە وەکو چۆن خۆی کردە ناسراوە یەک دەقەت کۆتایی پێدێنم باشە لە دوای ئەودا کۆمەڵێک کەس شەرحی حکمەتی شرافیان کردووە قوتبەدینی شیرازی دقەکەی بەراورد کە لەگە شەمسەدینی شارەزووری تەواوی لێ دزیوە بەبێ ئەوەی ئاماژەی پێ بکات باشە ئیبن ئەبی جاهوەری ئەحسائی یەکێکە لە زانە عەرەبە ناوبانگەکانی شیعە بەشێکی زۆر لە ڕەسایل شەجەڕەی ئیلاهی دزیوە بێ ئەوەی ئاماژەی پێ بکات تەنانەت مەلا سەدرا و میردامات باشە کاتێک کە باس لە ئیشراق دەکەن بەشێکی زۆری دەقەکانی شەمسەدینی شارەزووریان نەقڵ کردووە بەڵام بەڕێزەوە مەلا سەدرا وەکو باڵێ حەکیمی ئیشراق ئاماژەی پێ دەکات دواتریش دەبێتە سەرچاوی پۆلێمەندی زانستەکان لە دەوڵەتی عوسمانیدا کاریگەری زۆری دەبێت. زۆر سپاس مامۆستا بەڕێز لزنبێرگ جەنابی تەجێ دەکاری بابەتی خۆ پێشکەش بکەیت. پازدە خۆلەکان هەیە. زۆر خۆشحاڵم بووم لێرەمە من کێتر خۆشحاڵم کە من بسۆرانی نازانم لەبەرەوەی من کورمانجی قسە بکەم بۆ گۆرت. Ez geldi spasdarım ko İsmail Şems u doktor Taha Resu bu devlet Navan. Ez de hoşum ko az kan uluvur derbar felsefe İslamiya klasik da kısabım. İşte ko em kim derbar ve kişno kişupiya felsefeyi da zanım. U kim terji derbar rola zanayın Kur'an da nav ve kişupiya da. وبالتالي براسي دبيز ببيجن كو از نقل دربار شارع زوري دزانم من بري 20 سال كتابك دربار ديروكا فلسفية الإسلامية بروزمان هولندي دا بيساندية ودوي برتو كده بتابتي من جي دربار فلسفية سوروردي وحكمة الإشراك بيساندية و براسي جي دبيز ببيجن كو قبلكم من دخواست دي مقالي هزر بكم من دید کد کتابخانه زنیگه هولندی دا هیچ کتاب شهر زوری تنبو یعنی مها لگولین هندک سهمت داده جبوی ذکرم هنگ بهتر درباره کدوم شوپیا گشتیا فلسفه اشراق دا سابقم من دخواست هنگ درباره جیان وقت شهر زوری و سرواجی دا سابقم و پاشی از درباره سه متد یعنی سه خواندن لیکن شوپیه خواندن فلسفه عراقی جی بکن سه ربازه نو درباره چاول از دکارم فلسفه عراقی بخویدم یکم این هاری کردن مهش ندک درباره وی کساتریا و خواندن دکارم بیش روحانیه خواندن دویم بتابتی ربازی که منطقیه گلک درباره منطقه أرسطو و منطقه ستویکشی سادگه و سیام ربازی که برسی نویه و دکا ام جید کارن فلسفه عراقی وکی اوانی که جیانی جی ببینه و باش بره چل پنجاه سال بتابتی درباره دیروکا فلسفه یونانیه کرنار پروفسور پیر ادو نویسندیه کو ام دکارن ویکم نشوپیه ویکی کم نشوپیه که نه اکادمیک ببینن لبتابتی ویکی کم نشوپیه که کو اوایی که جیانی هنده ده و هنده که لامبره هنگ درباره جیان سوروادی و شرازوری و براستی ام دکارن ببیجم کو گرکی که انتظار بتابتی درباره شرازوری که هایدر د مقاله اخواد پرتو کده هندک درباره جیانا وان نویسندیه لبرس دیفهم جی بزارن نتنه جیانا وان شاو ولو روش وان دناف دیروکا فلسفه‌ای دیروکا روشنبریه ویگه بو ولورت تشتین باکیشن براسي دفن ببيجي كو شارع زوري يعني ناوي ببيجي كو خاك شارع زور بوله لنتين ويجا في شارع زور جيكي جريجي جاوريا يعني نتني منطقة حلبجية مثلا
كركوك وهمو منطقة باكوري أراكشية وأمشي براسي نزانا بأصل خو شرزوري تشبو كردبو عربو تركمانبو براسي أم دكارم بيجي جبربو وي تتشت دربار خوادا نتنفسانديا وتنه برتوكم بزماني عربي نفسانديا ودویم جی بزنم طبعا کردن چند ست سال پاشه زمانی کردی چند گرچه وقتی گورانی هنده پاشه کرمانجی پاشه سورانی جی وقتی زمان زنستی و وقتی زمان فلسفه‌ای هاتن نویسنده. لیکن چه ام دکارم ببیجم درباره وقت شهرزوری و سروردی و de makale هایدرجه دجی هنك تربار أبو حامد الغزالي ده جيبي بيساندي ودربار رحلة يومية فلسفية برتوكا بنافودين تحافظ الفلاسفة لأو برتوك قال لك باكيشن يجبركو براسي رحلة كفلسفة يا نزلالة أن براسي نكرم بيجي إجر رحلة همو ردا همو فلسفية ردا أرسطو يان رحلة خوانده zijn neoplatoniek derbarif Aristo waki en elkaar Lenav Al-Farabi و Ibn Sina دجي بخوينا وبالتالي أوجد بيجيكو تنسي فكرين فلسفيين كفر وهذا فكرين دم نكفر دي أو بيجي بدعنا وأوجد بيجي أز نكان بيجيكو أو دبيعو بين كذا ذكر يانا de mudachos tende wahab bebejem. Jek tishti geliki bakesh de nav rechneya Ghazali de haye, rechneya mantike teda tuna, tene rechneya metafysiek, rechneya epistemologie. De oude bejgo mantika Aristo, tishti bealia, yani hemurkara we mantike khwina u problem is problem tuna. ولور تشتكي باكيش كورد ناف فلسفيا سورواردي قالك بيتر رحنيا منطقة أرسطو تيداجي هاي برس دي بيرجو واجي ببرسن أو شيا بري بكشتي دفين ببيجن روشا روشبيري ويغا فيبو ام جي دزان كوباشي وقت غزالي مدرسة أبابونا ومدرسة قال لك فاكيشن وكي كولي بوم وكي بالإنجليزي كولج بوم ولو متابتي فقه وأصول الفقه هاتيا ينكرن ولو الفلسفة باتشك ريز نابو وجبوي أبدكار لوي وقت ببينن كو مثلا ابن الصلاح فتوايكي لدجي فلسفة ولدجي منطقشي تنبيسانية ويقول فلسفة تشكي خرابة نافيكو في فلسفة المدرسة بخوينا ومنطق ريا فلسفية وجبركو فلسفة تشتكي خرابة ريا فلسفة جي أين جي تشتكي خرابة جوي أوجي كالغاية و زاني كدن تاجدين السوكي دن في سنة كبراستي جاردن ويجي فابا نبيسانت منطق نبروبلم منطق تعالي بيعالية وهم بكرم بيجيكو نتني فلسفة لمنطق دوال كافيلاجي كونتروفيرجيال بو كسكابو نكريا براستي هاريك النوبو أو أبابونا مدرسة وبروفيسور مدرسي لنافوان نتني چندك فتنة جهبو لتنجك مدرسي جيبو أو مدرسية روشبيرك مدرسية تشتغل كباكيشة يعني لأي وقت لأوروبا چندك سكولاستيك أبابويا وأوجي چندك جبو رخنة وجبو شيروفة ونجبو فلسفية نوبو جبوي أمريكان بيجيكو أو چند نويا ست سالا سيزده هاندا دسبيكريا وسروردي وبتابتي شرزوري باشي في چند جيبون
باشا أو خودنا الفلسفة إشراكية نوتشنة وكبريجي هاتي جوتن خودنا عادي قربان جلك بنافو دينبو